طبعا ككرد بيبي حزيش لا الباركي بيت چەند ڕۆژەکەیان بۆ ئێرە سلااو لێ بەڕێزەکەم من ئەمە دووەم ڕۆژمەیەم بۆ ئێرە دوێنێ هاتم لەگەڵ ئەمڕۆشە واتە ڕۆژی دێ ناپەڕێنی وابێ ناویتر بە پێی مەجال بەزیتر ئەمڕۆ دووەم ڕۆژەکە هاتوین بۆ ئێرە بینیم زۆر باش هەڵەپەڕیت ئەوە حەزە پەچەیە ئەی طبعا کە کورد بێبێ حەزیش لە ئەڵپەرکێ بێت ئەمە بە خۆشی شایەکی بناوی لەوەیە بەڵێ بەڵێ طبعا بە خۆشی شایەکی بناوی لە و دومیشان بۆی شارباژێ ڕێگە خۆشمان هەر خەڵکی شارباژێڕین لە چوە هاتووی خۆم خەڵکی شارباژێڕون بەڵام لە سلێمانیەوە هاتوون چی و بیستوە شایەکەی بناوی لە طبعا هەمومان ئەگەر کورتێکمان بیست بێت لەسەر شایەکەی بناوی لە شایەکەی بناوی لە ئەوە بۆ کە تقریبی حەو ڕۆژ بەردەوام بۆ کە خەڵک لە هەڵپەرکەیە هەروەکوی کە لە باو باپیرانمانەوە بیستومانە ئاخر مناسەبەکەی چی بووە چۆن بووە وڵی من وەکو بڵم زانیاری زۆرم هەیە لەسەری نازانیاریم نیە بەزۆنە بیستومە کە شایەکە تەنیا حەو ڕۆژی خەیاندووە ئێوە بەنیازن حەوڕۆژ و حەوڕۆژ هەڵپەڕن یادی کۆنەوە باڵە چۆن بجەوەکەی بەڵا لەخوا بە زیابێ خۆش من ئەمە دووەم ڕۆژمە بێم خۆم خەڵقی چوارتام باڵە چوارتا چی جیاوازە بە چی جیاکرێتەوە لە شوێنەکانی تر وڵی تۆزێ وشکا ئیشی کاسپیتیانە بڵین ئەجین دەخوا بە زیابێت تەبان باشە خوا بە زیابێت وەچێتانە شوان لە چوارتاژی هەر لە چوارتاژ باڵە ئەرزەوەکە جایتە بگەڕیتەوە ئەم دەور و بەرەو لێرە بژیت ئەی طبعا ئەی بەوەتەنی باو باپیران تەکەوتنی باو باپیرانە بێت طبعا هەر ئارەزووکی کە لی بژیت خوشار باژێڕەکان دایم وان زۆر شوێنەی خۆیان خۆشەوێت جیاواز لە شوێنەکانی ناوچەی دیکە ژێر جیاوازیشە لە چاو شوێنەکانی ترا هەم ئاوە هەوا و کەش و سروشتە جوانەکەی ئەوە یەکجار نەخشاندوێتی